بمراتب جبو داوی پیزانان اوت دنباش داوی پیزانین آنو جه کنها توله خو نشاندان تدا بردوامن یان جینه بەڵێ موراد لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانەکانی ئەمڕۆی شاری سلێمانی دیارە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگریەکی زۆر لە تیمەکانی ئەنارتی کرا بۆ ئێمە ئێستا بە ناچاری چەند سەد مەترێک لە لقی چوار و لەو شوێنانێکی خۆپیشاندانەکان لێەوەی بەردەوامن دوورکەوتاوە ئێستا لە بەردەم ینی ئەو سەد مەترەی ئێوەی لێ دوورن خۆپیشاندان بەردەوامە لەلایەن وڵاتیانەوە خۆپیشاندان دەکرێت لە ئێستاشدا مراد بەهۆی ئەوەی کە هێزە ئەمریکان نیانێشت ئێمە لە خۆپیشاندەران یاخود لە لقی چوار نزیک ببینەوە بەڵام لەم کاتەیە کە من قسە لەگەڵ تۆ یاکەم خۆپیشاندان لە شەقامی مولەوی و لە بەردەرکی سەرا بەردەوامەوە بەشێکی زۆر لە دوکان و بازاڕەکانی شاری سلێمانی لە کاژمێر دوو پاشنیوەڕۆ داخراون و هێزە ئەمنیەکان و هێزی چالەکی مەدەنیەکان بە غازی فرمێزرێژ بڵاویان بە خۆپیشاندەران کردەوە کۆمەڵێک ئاگر لەسەر شەقامی مەولەوی و لە بەردەرکی سەرا کراوەتەوە بەڵام وەک باسم کرد هێزە ئەمنیەکان ڕێگە نادەن تیمەکانی نافتی لە خۆپیشاندەران نزیک بنەوە یاخود لە لقی چواری پارتی دیموکراتی کوردستان نزیک ببنەوە هەرچەندە هەتاوەکو ئەم کاتە لقی چوار بە هەموو شوێک پارێزراوە هیچ زیانێکی بەرنەکەوتووە هەرچەندە چەند جارێک ئاراسی خۆپیشاندانەکان بەو کۆڵانانەی دەور و پشتی لقی چواردا ئەیانویست لە لقی چوار نزیک ببنەوە بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگریان لێکراوە بڵاویان پێکرا ئەوە تاوەکو ئەم کاتێک کە من قساکەم لقی چوار بە هەموو شوێک پارێزراوە هیچ زیانێکی بەرنەکەوتووە بەڵام خۆپیشاندانەکان لە شەقامی مەولەوی و لە نزیکی سەرا بەردەوامی هەیە. بله اوت سپاسش به تبریبونات البته میوهگرین جمتجی